قسەی نەبێت فڵان کەس باشە بۆچی قسەی پێ دەکرێت ئەوە شتێکی ئاساییە تووشی هەموومان دەبێت هاوڵی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتە بوو لە خزمەتی ئیمامی ئەبوو بەکردا ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت با بزانین چی ڕوو ئەدات پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەو هەموو بەڕێزی خۆیەوە هەندێک کەسەیە دوو لە ڕێبەرزان شەرمی لێ ناکات ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ بەو هەموو ڕێز و حورمەتەی خۆیەوە هەندێک کەسەیە شەرمی لێ ناکات ئەجا باشە ئەگەر خەڵک شەرم لەوان نەکات چۆن شەرم لە ئێمە دەکات کەسی خراپ مەبەستمە پیاوێک بە ئامادەبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوێنی دا بە ئیمامی ئەبوو بەکر جوێنی پێدا یعنی ئینسان کاتێک ئەم شتە دەبیستێ شەرمەزاری دەیگرێت هەستەکە شەرمەزاری ڕووی تێەکە چۆن کەسێک هەبێ بتوانێت قسە بە ئیمامی ئەبوو بەکر بکا و جوێنی پێ بدات لە کاتێکە پێغەمبەری خوش ئامادەیە صلی الله علیه وسلم مەرجنی ئەو کەسەی قسەی پێکرا خراپ بێ مەرجنی ئەو کەسەی خەڵکی دژایەتی کرد کەسێکی خراپ بێ مەرجنی ئەو کەسەی زەمی کرا خراپ بێ جاری وایە ئەو کەسەی کە زەمەکە ئەو کەسەی کە ڕقی لێتی ئەو کەسەی دژایەتیەکە ناحەقە جاری وایە شەی حەق پێغەمبەری خوا دانیشتبوو صلی الله علیه وسلم ئەم پیاوە دەستی کرد بە جوێندان جوێنی ناشرین بە ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت بەڵام پێغەمبەری خوایش صلی الله علیه وسلم تەماشای پیاوەکەی دەکرد زەردەخەنە دەیگر پێ دەکەنی چۆن دەڵێی سەری سوڕما بوو چونکە پیاوەکەی دەناسی کە ئەم پیاوە دوو لە ڕیبەرەسان دەمی پیسە بەڵێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشای ئیمامی ئەبوو بەکری دەکرد زەردەخەنە دەیگرت کاتێک کە ئەم پیاوە قسەی پێ ئەڵێ و جوێنی پێ ئەدا و جوابی ناداتەوە بەڵام قسەکان زۆری خایاند ئەم پیاوە نە جوێنێک نە دوان نەسیان وازی نەهێنا ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت جوابی دایەوە بەڵام نەک بە جوێن وایان بۆ شتێک ڕەدی دایەوە کە تۆ دەڵوا دەڵێی بە من دەربارەی من وانیم براکەم ئینسانی عاقڵ و تێگەشتوو هەندێک جار ئەبێ خۆی گێل کات لە هەندێک شت چونکە ئەگەر هەندێک جار خۆت گێل نەکەی لە هەندێک شت تووشی شەڕی گەورە بیت خەڵکە زانم وەڵی گوێم لێ بووە و دێتی وەڵی لە بازاڕە ئەسوڕێمەوە خواخوامە کەسێک زلێک مێدا شەقی ئینتێڵە 15-20 وەرەقی لێ بسێنن ئەمانە هەن کاکەی هەندێک جار بێ خۆت گێلکەی ئەگینا تووشی شەڕی گەورە ئەبی یەک زلێکی لێ دەبێ دەستی ماچکەی ئەبێ ڕجاوتکا بکەیلی جا بۆیە نەدەستی ماچکە نەزلێشی لێ بدە ئەمە تەبیعەتی هەندێک کەسە ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ جوابی دایەوە لە هەندێک قسەدا دیفاعێکی لە خۆی کرد با بزانین چی ڕوەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە بوو مەجلیسەکەی بەجێهێڵە بۆچی تووڕە بوو و بۆچی مەجلیسەکەی بەجێهێڵە ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێت کەوتە شوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆت ئاگاداری ئەم پیاوە جوێنی بە من ئەدا خۆش دانیشتبووی بەڵام تۆ زەردەخەنە لەسەر لێوەکانت بوو معجیب بووی سەر سڕما بوو کە من قسەم ناکرد بەڵام کاتێک کە هەندێ وەڵامم دایەوە وەڵام دانەوەکە بە جوێن نا بەڵامی تر وەڵامی دایەوە ئەوش قسەی ڕقی بەرامبەری کرد بەڵام جوێندانەکە قسەی ڕقا فەرقی زۆرە هەرکوی ناخۆشە ناشەرعیە بەڵام وەکو جوێندان نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە تووڕە بوو ئەوش فەرمووی کاتێک کە من جوابم دایەوە تۆ تووڕە بووی و هەڵسای ڕۆشتی هۆکارەکەی چی بوو بۆ تووڕە بووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بۆچی هەڵسای لەو شوێنە ڕۆشتی و بەجێت هێڵا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم إنه كان معك ملك يرد عنك تۆ مەلایکەیەکت لەگەڵ تابوو
کاتێککە ئەو پیاوە جوێنی بە تۆ ئەدا ئەو مەلایکە جوابی ئەوی ئەدایەوە دەیوت درۆ دەکەی تۆ ئەبوو بەکر وانی ڕزای خوای لێ بێت تۆ درۆ دەکەی وان نییە ڕاستت نەکرد ئەو بێڕێز نییە ئەو بێ وانییە مەلایکەیەک هات دیفاعی لە تۆ ئەکرد کەواتە تۆش ئەگەر کەسێک جوێنی پێتدا ئەگەر وەڵامت نەدایەوە مەلایکە دیفاعت لێکە ئەگەر تۆ پاک بی بەڵام ئەگەر ئەو جوێنێکیدا تۆ چوارت پێدا کەواتە تۆ زۆر لەو خراپتری ئەگەر ئەو جوێنێکی پێدا و تۆ جوێنێکە دا وەک یەکوان ئەگەر تۆ کردە دوو جوێن کەواتە تۆ زۆر دوو جا لەو خراپتری ئەو کەسێک کە جوێنت پێدا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم مەلایکەیەک دیفاعی لە تۆ ئەکرد پشگیری لە تۆ ئەکرد و ڕەدی ئەو پیاوەیە دایەوە کە جوێنی بە تۆ ئەدا بەڵام کاتێک کە تۆ جوابی ئەو پیاوەت دایەوە مەلایکەکە ڕۆشت بە جێدی هێڵا شەیطان هاتە بینتانەوە مەلایکە ڕۆشت شەیطان هات کەواتە کاتێک دوو کەس بە یەکەوە جوێن ئەدەن کێ لەگەڵیانایە کێ برا گەورەیانە کێ دەمسپیانە شەیطان ئەی قۆڕ بەسەر ئەو کەسەیشی شەیطان دەمسپی گەورەی بێت خوای گەورە دەفەرمێ ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا هەر کەسێک شەیطان بکات بە خۆشەویست و هاوڕێی خۆی برادەری خۆی لەگەڵیا بێت دیفاعی لێ بکا و بە قسەی بکا ئەوە لە دنیا و قیامەت خەسارەتمەندە بەڵام خەسارەتمەندێکی ڕوون و ئاشکرا ئەو کەسە خەسارەتمەندە کە شەیطان لەگەڵی دابێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کە تۆ جوابت دایەوە ئەو جوێندەرەکە جوێنی بە تۆ ئەدا تۆ جوابت دایەوە مەلایکەکە ڕۆیشت شەیطان هاتە جێگاکەیەوە و منیش لە شوێنێکا دانانیشم کە شەیطانی لێ بێت دانانیشم لەگەڵ شەیطانە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی ناخۆش بوو یەکەم جار سەرسام بوو بە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوا لێ بێ کە جوابی نەدایەوە بۆ یە کاتێک کەسێک جوێنت پێدا ئەتوانی دوعای لێ بکەی بەڵام جوێنی پێمە دەرەوە کابرای جوێنی ناشرینت پێدا بڵێ خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە یاخود بڵێ خوای گەورە هیدایەتت بدا یا دوعای خێری لێ بکە بۆ بکە یا دوعای شەڕی لێ بکە بەڵام جوێنی پێمە دەرەوە ئەوسە خەڵکی وایە ڕۆژی 100 جوێنەدا لە بازاڕەکان لە کۆڵانەکانە لە ماڵەوە جوێن بە ژنەکەیەدا جوێن بە خەسوویەدا پەنا بەخوا دولۆڕی بەڕێزان هەنێک کەسێ بەس نێرە عیبە پێی بڵێ پیاوە نێر بەس نێرە دەمپیست جوێندان یعنی ناڵێت بن نوێژەکەم لە نوێژەکە سەلامەتە دو جوێنەدا وەڵی لە کەعبە گەڕاوەتەوە سوێن بەخوا ناو کەعبە بینم چەند جا جوێنی هەبوو چەند جوێنیاندا یەکاکە تۆ لە کەعبەی ناو حەوشی کەعبە سوڕاوەتەوە یەخر ئەبێت کاکە گیان ئەبێ ئەو شارەکەی خۆت جوێن بدەی ئینسان ئەمە چییە برای بەڕێز یعنی خەڵکی وا هەبوو وەڵی لە کەعبە بینیمانەوەتمانە کا حاجگان ئێرە کەعبەی دوو کەعبەمەکە لای من نایخوا فەنا بەخوای گەور ئەمە بەس پارەی خەسار کردو حەجی چی و عومرەی چی و يعني إنسان أبي قرآن كاري بس أبي اسم معقول يوم لما زقود درش مدرو دست كمان جوندان بخلقي يا غمر إخوان فرمية صلى الله عليه وسلم إنساني إيمان دار جوندار نية دم بيس نية قصي فاحشة وقصي خراب نالت أو تاب يا غمر إخوان صلى الله عليه وسلم إمامي أبو بكر كاتك جوابي كابرا داتا إمام أبو بكر جيده يلا باشا خوا قال له إيما دابي يا غمر إخوان صلى الله عليه وسلم بخوا يقدر قهورتي إيما ناكا زور بمن معقولة ژنەکەڵێ هەموو ڕۆژە پیاوەکەم جوێنم پێدا جوێن بە مناڵەدا جوێن بە دراوسێدا جوێن بە خەڵکەدا ڕۆژانە سایەقە ڕۆژی 50 جوێن بە خەڵکەدا ئیبرامانە هەمووی بۆ قیامەت هەمووی ماڵە لەسەرت هەمووی گوناه و تاوانە کاتت جوێنەکەت بە کابرادا کابرا خۆ ئاگای لێ تۆ نییە بەس دڵنیابەت جوێنەکە لەسەرت نووسراوە بە قیامەت بەپێی ئەو جوێنەکە پێت داوە لە ڕۆژی قیامەتە چاکەکانت هەڵ ئەگرن ئەیدەن بە ئەو ئینسانی کە جوێنت پێداوە ئیتر نوێژکەرە نوێژنەکەرە باشە خراپە گرنگ و تۆ جوێنی بێداوە ئەمجا ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگار لێ بێ کە ئەمەی بیست لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەیطان لەو شوێنە ئامادەیە فەرمی ئەی ئەبوبەکر گوێ بگرە سێ شت هەیە حەق و ڕاستیە باش بیزانە هەر عەبدێک زوڵمێکی لێ بکرێ لەبەر خاتری خوا لە بەرامبەر ببورێت
جا ئەگەر بەرامبەر غەڵەتی نەبێ چی معناکە بڵێ گردنت ئازابێ یاخود بڵێ کاگەوە لێت خۆش بووم ئەبێ بەرامبەرەکەت هەڵەی هەبێ هەڵا غەڵەتی هەبێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک زوڵمێکی لێ بکرێ جارێ زوڵمەکە خۆشت پارە خواردن ئێمە وا تێگەشتن زوڵم بەس پارە خواردن و پیاو کوشتنە نا کاتێکە تۆ بوختیانێ بۆ من دەکەی زوڵمە کاتێکە من ناشرین دەکەی زوڵمە کاتێککە حەیەی من دەبەی زوڵمە کاتێکە هەشتێ بەرامبەر بە کەسێ بکەی کە ناحەقی بێ زوڵمە کاکەگیان خۆ بەس پیاو کوشتن زوڵم نییە هەر کەسێک زوڵمێکی لێ بکرێ کەسێک زوڵمی لێ بکە و ئەم کەسە لەبەر خاتری خوا عەفوی بکا و تۆڵەی لێ نەکاتەوە بەس لەبەر خاتری خوا لە ترسی خوا بڵێ خوایان لەبەر خاتری تۆ تۆڵە لە فڵان کەس ناکەمەوە ئەشتوانم تۆڵەی لێ بکەمەوە ئەشتوانم زوڵمی لێ بکەمەوە وەکو خۆی زیاتریش بەڵام لەبەر خاتری خوای پەروەردگار ئەو زوڵمە نەکا لە بەرامبەری کە زوڵمی لێکراوە ئیلا خوای پەروەردگار بەڕێزی دەکا و بە عیزەتی دەکا و وەسەریشی دەخات جاکە پێت خۆشە خوا سەرت خا کەسێک زوڵمی لێ کردی یا دوعای لێ بکە یا لەبەر خاتری خوا عەفوی کە ئەمە خێری زیاترە ئێستا ئەوەی کە من معلوماتم هەبێ لەناو گەنجەکانە لێبوردن زیاتر هەتا ئەو کەسانەی کە تەمەنیان هەیە خۆی هەقیوانەی کە تەمەنیان هەیە تەجروبەیان زیاترە لێبوردنیان زیاتر بێ بەڵام بەعام گەنج لێبوردنی زیاترە کاتێککە پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێ براکانی ئەو هەموو زوڵمیان لێ کرد وتیان گەردمان ئازاکە لێمان خۆش بە فەرمی گەردان ئازا بێ ئەوە لێتان خۆش بووم یعقوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ چونکە بە تەمەن بوو فەرمووی دوای لێ داوای لێ خۆش بوونەکەم لە خوای گەورە خوای گەورە لێتان خۆش بێ بۆیە دەفەرمون گەنج بەعام لێبوردنی زیاترە هەتاکو کەسی بە تەمەن با ئێمەش ئینشاءڵڵا لێبوردنمان هەبێ بە گەنج و بە پیرمانەوە بە کەسێکمان کە گەنجە کەسێکمان هەرزەکارە کەسێکمان تەمەنێکی هەیە با لێبوردنمان بەرامبەر بە خەڵکی هەبێ ئەگەر لەبەر خاتری خوای گەورە لە کەسێک خۆش بین کە زوڵمی لێمان کردووە کاک فڵان کەس زوڵمە لە من کردووە گەرەدنت ئازابێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ومن لا يغفر لا يغفر له هەر کەسێک لە خەڵکی خۆش نەبێ خوایش لێ خۆش نابێت جا ئەو کەسێک کە زوڵمت لێەکە تۆ ڕێگای یەکەم کە لەبەرتە باشترین ڕێگا ئەوەیە کە عەفویکەی لێ خۆش بێ چونکە خوای گەورە فەرمێ فمن عفا وأصلح فأجره على الله ئەو کەسەی لە خەڵکی خۆش بێ و خەڵکی عەفووکە ئەجر و پاداشتی لای خوایە و ئەو کەسەی لە خەڵکی خۆش بێ خوای گەورەش لێی خۆشە بێ بۆیە باشترین ڕێگا عەفوکردنە بێغیرەتی نیە عەفوکردن یعنی کەسێک 50 ساڵ 100 ساڵ دژایەتی خواکە دوایە ئەگەڕێتە خوا لێی خۆشە بێ ئەوە فێری ئەومان دەکا خوایەک بە گەورەیی خۆی لە خەڵکی خۆشە بێ لە تاوانی خەڵکی خۆشە بێ بەندەیەکی لاواز کاتێکە لە خەڵکی خۆش بێ ئەمە تەنەزول نییە ئەمە بێغیرەتی نییە ئەوە بەڵکو ئەوە غیرەتە ئەوە تەقوایە یەکەم شتێ فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسە خوا بەڕێزی دەکا ئەو کەسە خوای گەورە بە عیزەتی دەکا سەری دەخا مادەم کەسێکی عەفو کرد لەبەر خاتری خوا ئەگەر لەبەر خاتری خوا بێ ئەگەر لەبەر خاتری کاک فڵان کەس بێ ئەوە شمولی ناکە حەدیثە لەبەر خاتری خوا عەفوی دەکەم بە پیشەی ئێمە لێبوردن بێ نەک تۆڵەکردنەوە و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەم خاڵە زۆر گرنگە هەر کەسێک زوڵمی لێ بکرێ خەڵکی عەفووکە خوای گەورە ئینشاءڵڵا عەفوی دەکات ئەم خاڵە زۆر گرنگە ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم ئەوەیە کە ئەو کەسەی زوڵمی لێمان کردووە تۆڵەی لێ بکەینەوە ئەمیش دروستە بەڵام وەکو یەکەم یەکە عەفوکردنە بەو مەرجەی زوڵمەکە بەقەت خۆی یعنی کابرا جوێنێکی پێداوە تۆ نەچیت جوێندان هەر نابێ ئەسڵەن نابێت جوێنێکی پێ بدەیتەوە ئەوەی کە خوا گەورە باسی کردووە کەسێک زوڵمێکی لێت کردەوە زلێکی لێت داوە بۆ نمونە ئەتوانی عەفوی کە ئەتوانی یەک زلێ دێ بەڵام زلێک و شەقێکی لێ دەی ئەوە تۆ زوڵمت کرد تاوانت کرد بەڵام عەفوکردن باش حاڵەتی سێمیش ئەوەیە دوعای لێ بکەی نە عەفویەکە کابرا نە زوڵمەکەیشی لێکاتەوە بەڵکو دوعای لێ دەکات ئەمش هەر دروستە خاڵی چوارەم کە خەڵکی زۆربەی ئەنجامی ئەدا ئەمەیان خەڵک زیاترێکات جوێندانە ئەمان کارێکی حرام و ناشەرعی
کەسێک زوڵمی لێت کردو ماڵی خواردوودا دزە جەردەیە گەندەڵە هەر شتێکە تۆ گوێنی پێ مەدە. ئەزانیت پێغەمبەری خوا چی فەرمێ صلی الله عليه وسلم؟ ڕۆژێک لە ماڵی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم هەندێ شت برا دزی لە ماڵی پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم لە ماڵی عایشە ڕەزای خوای لێ بێت. جا عایشە ڕەزای خوای لێ بێت دەیفەرموو ئەو دزەی کە وای کرد لعنەتی خوای لێ بێ دوعای لێ کرد دوعا. پێغەمبەری خوایش فەرمی صلی الله عليه وسلم دوعای لێ مەکە با عقوبەکەی سوک نەبێ، عقوبەکەی سوک نەبێ، چونکە لعنەتکردن لە خەڵکی جوێندان بە خەڵکی یعنی کابرا زڵمێکی لە تۆ کردو ماڵی تۆی خواردەوە بەڵام تۆش کاتێکە جوێنی پێدی تۆش قەرزاری ئەوە بی. ئەمە دیفاع لە هیچ زاڵمێک ناکەم، لعنەتی خوا لە زاڵمەکان بێت، خوای گەورە لعنەتی لە زاڵم کردووە، بەڵام ئێمە دەڵێین بە ئەو سەرشۆڕ و زاڵمە هەر قەرزاری تۆ بێت و خۆت قەرزاری ئەو مەکە. ئەمە زۆر گرنگە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه و سلم عقوبەکەی قیامەتی سوک مەکە، با عقوبەکەی بە قیامەت و خۆی بمێنێتەوە. بەخوا بە دڵنیاییەوە یەک فلس و دینارێکت نافۆتێ، ئەوەی خواردە بێتی خوای گەورە هەمووی لێدەستێنێتەوە بۆ تۆ. کەواتە زەمانە هیچ گومانت یان نەبێ، فلس بە فلس، دینار بە دینار، دۆلار بە دۆلار، هەمووی زەمانە لە قیامەت. مەترسە، گوێن بە کەس مەدا، هەڵی گرە هەواڵی خوای کە بەس. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک دەرگای بەخشین بکاتەوە، ماڵ بەخشین، سەرۆت و سامان بەخشین، مەبەستی ئەوە بێ کە خەڵکی بە یەک بگەێنێ، سیلەی ڕەحم بەجێ بێنێ، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدا، ئەوە خوای پەروەردگار سەرۆت و سامانەکەی زیاد دەکات. هەر کەسێک دەرگای بەخشین بکاتەوە، بەخشین و ماڵ بەخشین و سەرۆت و سامان بەخشین بکاتەوە، مەبەستیشی ئەوە بێ کە سیلەی ڕەحم بەجێ بهێنێ لەگەڵ خزمی خۆی، لەگەڵ برادەری خۆی، لەگەڵ کەسی خۆی، لەگەڵ خەڵکی ترا، واتە وەکو چۆن هاموشۆی خزم و کەسوکاری دەکا، هاموشۆی خەڵکیش دەکا، یارمەتی خەڵکی فەقیر و هەژار ئەدا بە سەرۆت و سامانەکەی، ئیلا خوای گەورە ئەو سەرۆت و سامانەی زیاد دەکات بە دڵنیاییەوە. ئەمە هەر کەسێک، ئەمە خاڵی دۆمە، هەر کەسێک خەریکی ئەوە بێ خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بکە، خزمەتی خزم و کەسوکاری خۆی بکە، بە ڕێز و بە حورمەت بێ لەگەڵیانە، بە کەڵک بێ بۆیان، ئەوە خوای گەورە سەرۆت و سامانەکەی زیاد ئەکا، عیزەت و ڕێز و حورمەتی زیاد دەکات. خاڵی سێم، هەر پیاوێک دەرگای دەستپانکردنەوە بکاتەوە، دەستی پان کاتەوە لە خەڵکی، لەمەکە داوای پارە بکە، لەوەکە داوای پارە بکە، بەڵام مەبەستیشی ئەو بێ پارەکەی خۆی زۆر کە، احتیاج نەبێ. احتیاجی فەرقیە لەگەڵ کەسێکا کە احتیاج نییە، هەیە فێر بووە، ئێستا حالێ مانگی ڕەمەزانە، خەڵکەیە زەکاتی پێ ناشێ، بەس فێر بووە، فێر دەستپانکردنەوە بوو، هەموو ساڵەبی داوای زەکاتەکە لە خەڵکی. ئەمە بەڕاستی کارەساتە، ئەبێ ئاگادار بین، احتیاج نییە، وە پارەشی هەیە، وە پارەی چاکیشی هەیە، خەڵکی وایە داوای زەکات ئەکا، خەڵکی وا هەیە دەبینی داوای زەکاتەکە تۆ شەرمەکەی، ئەلم ئەم ساڵ پار بووکەی بوو، ناوی هەنێ خەڵکیان نووسی بە حسابەوانەی کار نازانم ئیشیان نییە، کاریان نییە، کەسابەتیان نییە، شتێ ئاوا بوو، خەڵک هەبوو بەساری 5-6 دەفتەرێ چوە وەساب بۆ تۆزێک گەرم و نازانم ئارد بوو، نازانم برنج بوو، چی بوو، ڕۆنگ و چی بوو. یعنی ئینسان ئەوەندە خۆی نزم کاتەوە، یعنی خەڵک هەبوو وەڵای ئەوێ پیاوی وان بینی و هاتۆ بوو ئەو تۆزە خواردنە یا ئەو تۆزە پارە کە لە کاتێکا شمولی نەکردو، بۆ ئەو نەبووە، بە حرامی خواردوێتی، بەس هاتۆ سەرەی گرتووە بۆی ئەو تۆزە خواردنە ئەو تۆزە پارەی دەستکەوێت کە بۆ خەڵکی بێئیش و بێکار هاتووە، بۆ خەڵکی فەقیر و هەژار هاتووە. ئەو کەسانی کە ئاوا بکەن دەرگای دەستپانکردنەوە بکەنەوە لە خۆیان، لە هەموو لایەک داوای پارەکە هەڵپاکە، ئیلا خوای گەورە سەرۆت و سامانەکەی هەر بەکەمی دەهێڵێتەوە، هەر احتیاج و چاوچنۆکە، خاوەنی چەنەها دەفتەرە تەماشا دەکەی پەنا بە خوای گەورە هەر احتیاجە، چونکە ئەو سەرۆت و سامانەی کە هەیەی لەبەرچاوێتی خوای گەورە بەهۆی ئەوەی کە ئەو ئینسانە خێر و سەدەقە ناکە، خوای گەورە سەرۆت و سامانەکەی لە ناو دەبات، و هەر چەندێ زۆریش بێ هەر کەمە. موسڵمانێک وتی دەیناسم، وتی چوومە دوکانێکە و پیاوێکی زۆر دەوڵەمەند لە ناو بازاڕ لە شارێک لە شارەکانی کوردستان، وتی تەماشاکەم ئەم دەوڵەمەنە بە مانگی 8 بەو گەرمایە نیوەڕۆ لە ناو دوکانەکەیە چییە خوا، پسکیت و ئاوە خوا، پسکیت و ئاو. وتی ئێمەش کوڕی فەقیر لە بازاڕ تێر
خواردنی باشمان خواردووە کەبابە قۆزیە چێ خواردومانە ڕۆشتین بۆ جوملەچێکەشت بکڕین فەقیرە بۆ گەرمای نیوەڕۆ خەریکە پسکیت و ئاوە خۆ مان کاک فڵان کەسەوە چییە خۆ عافوت کەسە کاتی بەم گەرمایە پسکیت و ئاوە خۆی ئەمە ناشکوری نییە مەسمۆیە ئەمە خۆی لای خوات ئەمەوە نیە پیاوێکی بە قەناعەت بێ پیاوێکی چروکە دەست نوقاوە ئەوە نە کوڕوزاوەتەوە خوای گەورە وای لێکرد و بەرچاوی ئەوەنە تەنگە هەر هیچم نییە تی کاک فڵان کەس بەخوا ئەگەر وەکو ئێوە خواردن بخۆم بەخوا ئیفلاس دێنم ناتوانم وەکو ئێوە خواردن بخۆم هەموو ڕۆژێ لە بازاڕ بەخوا ئیفلاس دێنم وتی ئاخی هەڵە کێشە ئەم پیاوە دەوڵەمەنە گەنجە عمری 35 ساڵ بوو تقریبا ئەوی ئاخی هەڵە کێشە ئاخی قورس ئەو چەنە کوڕی کوژراوە وتما کاک فڵان کەسە بۆ ئاخ هەڵە کێشی وتی باید 300 دەفتەر ئەشیام کڕیوە تاخیر بۆ نهاتۆشتا 300 دەفتەر باسی بکاتی پێش ئەم قەیرانە ئەکرد 300 دەفتەر ئەشیام کڕیوە تاخیر بۆ نهاتووە ئەمە باسیش پێش 2014 ئەکرد سبحان الله 300 دەفتەر ئەشیای کڕیوە لە یەک وڵاتێک تاخیر بووە خەفەتە خوا ئەڵێ ئەگەر واز لەم دوکانەش بێنم وەکو ئێوە نان بخۆم لە برسا ئەمرم وتیشی واللهی واریداتی مانگانم 35 دەفتەر پارەیە قەسەم بەخوا وازم دوکانە بێنم برسا ئەمرم ئەمە چییە؟ پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم خوای گەورە بەرچاویان تەنگ ئەکات هەر بەو پارە لە دنیا تەعزیبیانەدا پارەی پێ ناتوانێت بیخۆن بۆیە ئاگامان با لە خۆمان بێ لە کۆتاییدا دەڵێم برا بەڕێزەکانم باس شیعار و دروشمی ئێمە لێبوردن بێت یاخود ئەوە بێ ناچاربی کەسێک زوڵمی لەکری دوعای لێ بکە بەڵام جوێندان با دروشم و شیعاری ئێمە نەبێ سوێن بەخوا جوێن بە هەر کەسێک بدەیت خواناس بێ خوانەناس بێ سوێن بەخوا بۆ قیامەت تۆ قەرزارە بیت دەممان با پاک بێ دەممان بە زیکری خوا پاراوکەی نەک بە جوێندان بە ئەمەکە بۆکە بۆکە خۆ خێزانەکەی خۆت حەڵاڵ نییە جوێنی بە بدەی کاکە گیان خەسووت وەک دایکت وایە چۆن جوێنی پێدەی خەزورت خەڵکی تر جوێن بەدان بە خوشکی خەڵک بە خێزانی خەڵک عیب و شوورەی ئینسان ئەمە کەی سیفەتی ئینسانی پیاوە پیاو چۆنە بێ ئەوەندە بەم جۆرە بژین بە ئاگەمان لە خۆمان بێ ئەگەر پێمان خۆشە مەلایکی خوا دیفاعمان لێ بکە پێمان خۆشە بەڕێز بین بە عیزەت بین سەربەرز بین لە دنیا و قیامەت بە ئینشاڵڵا دەممان پاک بێ زمانمان پاک بێ لەناو خەڵکیە بە جوێندەر و دەم پیس ناومان دەرنەچێت وار کەسێکیش دەست لە خەڵکی پان کاتەوە خوا هەر زەلیلی دەکا ئەو کەسانی کە دەکڕوزێنەوە هەر دەڵێ نیمانە خوای گەورە بە درویانی نەخستوتەوە چونکە ڕاستەکەن بەخوا مناڵەکانیان احتیاجە مناڵەکانیان محتاجە مناڵەکانیان داماوە بەخوا جاری وایە حەزی لە شتە بەخوای گەورە لەگەڵ نەفەرێکا بوون سوێن بەخوای گەورە مەوەسە مشتانە باسەکەم بۆی ئاگادار بین لەگەڵ نەفەرێکا دانیشتبووم لە ماڵێک لەگەڵ پیاوێکە تەلەفۆنی دەکرد بە تەلەفۆن معمەلەی دەکرد ئەو عەزەم بە 40 دەفتەر بەری ئەو ژێ بەغا بە 40 دەفتەر نابێت 40 دەفتەر کچەکەی تەلەفۆنی بۆ کرد وتی باوە حەزم لە تەماتە لی تۆڕە بوو دیسەکەی کا تەماتە کڕینە بە خۆت شتر خۆ تەماتە چی تەلەفۆنەکە سەری داخست ئەمە هەر چەندێک پارە و سەرۆت و سامانی هەبێ سوێن بەخوا هەر داما و هەر احتیاج و هەر نەبوونە کچەکەت داوای تەماتە لێ بکات تەماتە چی ئەخر تۆ بڵێ تەلەفۆنەکە کچەکە دابخی وەڵڵای بە بەرچاوی خۆمەوە ئەمە چییە مەبەسمان چییە وا نەزان دەوڵەمەندی بەختەوەریە هەنە دەوڵەمەندێ بەختەوەرن بەڵام زۆر کەمن ئیلا هەمویان داما و احتیاج هەمویان خەم و خەفەتبار بێزار لە دنیا چونکە لە دنیادا زۆربیان لە خوا ناترسن تەنها زەکاتێکی دوای زەکاتەکە جاروێ زەکاتەکە دا هەر شتیا هەر نایدا دوای زەکاتەکە ئامادە نیە دوو وەرەقە بدات بە فەقیر و هەژار بەڵام حەیشە خێرخواز و چاکە بەردەوام دەستی لەگەڵ فەقیرای ئەوانە تۆزە کەمن خوا نمونیان زۆر کات با ئینشاڵڵا دەممان پاک بێ و دەست لە خەڵکی پان نەکەینەوە و ئینشاڵڵا یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەین ئینشاڵڵا خوای گەورە دڵخۆشترمان دەکات چاومان فراوانتر دەکاتەوە بەرچاومان تەنگ ناکات یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان شیفای نەخۆشەکانمان بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە خوای گیان حاڵی هەژارەکان باشکەی دڵی دەوڵەمەندەکانیش باشکەی یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن چاویان فراوان کەیتەوە ئەو دەوڵەمەندانی کە چاویان بەرچاویان تەنگە یا ربی خوای بەرچاویان فراوان کەیتەوە ئەوانشی بەرچاویان فراوانە یا ربی خوای زیاتر یارمەتیان بدەی لە خزمەتی فەقیر و هەژار دابن آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين